ڕەنج سلااو لێبێت لە دوێنێەوە ئامادەکاریەکان لەلایەن هاوڵاتیانی مەسیحی لە پارێزگای هەولێر دەستی پێکردووە و شەویش تاوەکو درەنگانی شەو لە کلێساکان مابوونەوە و ئەم ڕۆژ لە بەیانیەوە ینی لە کوچە و شقامەکانی عانکاوە خەڵک سەردانی یەکتری دەکەن و لەگەڵەوەشدا لە ماڵەکانیان هەموو ئامادەکاریە کراوە وەکو ئێستا من لە یەکێک لە ماڵەکانی عانکاوەم ئەگەر وەکو لە دیمەنەکانی لە پشتی منەوە دەیبینن ینی ماڵەکانیان باداری کریسمس و ئەوانە هەموو ڕازاندراوەتەوە جگەلەوە شیرینی وشت ئامادەکراوە و من لەگەڵ کاکسەلاح خاوەنی ماڵەکە قسە دەکەم. کاکسەلاح سڵاوت لێبێ، جەژنتان پیرۆز بێ. ئازیزی پێمان بڵێ پەیامی ئێوە لە ڕۆژەدا چییە و چ قسەیەکتان هەیە؟ واللهی ئێمە ئەگەر بیتە ئێرە ئێمە جەژنی حەزرەتی لەدایک بوونی حەزرەتی مەسیح هەموو ساڵێ یادی دەکەینەوە. لە پاش ئەوەی کە یادمان کردەوە هەموو وەختێک هەموو حەزرەتی مەسیح چونشی خۆی بەخشی لەسەر مەسیحیەت حەرب و خوێن ڕێشتنی ڕاگرت کە هاتە سەر دنیا. ئەوزە ئێمە کە یادی دەکەینەوە هەموو ساڵێ یادی دەکەینەوە بەو بۆنەی لەدایکبوونی حەزرەتی مەسیح. پاش ئەوەش ئێمە کە جێژنە هات یعنی بەڕاستی بە درەکی خۆش ئەو لۆماڵی ئەو لۆماڵی ئەو سەردانی یەکتر دەکەین بە دابەشکردنی کە خزمەتی خزم و کەسان دێن مەتەلەن شتیان لە پێشدا دەنین وەکو کولێسەیە شیر نەمەنیە ئەو شتانیان لە پێشدا دەنین. ئەدی خواردنەکان زیاتر لەلای ئێوە چ خواردنێک ئێستا لەلای ئێمە ئەگەر لە جەژندا قەیسی نەبێت لەگەڵ لە بەیانیان بە تایبەتی لە جەژنی قوربان قەیسی هەیە لەلای ئێوە چیە؟ بەیانیان طەبیعیە بەزنی وڕانان ئەوە تقریبان هەمووی پاچەیە و شتی وایە دۆڵمەی کۆیانیش دەکەین. زۆر باشە. پەیامی پێکەوە ژیانی ئێوە قسەی ئێوە چییە لەسەر ئێوە ساڵانێکی زۆرە لە هەولێرن لە قەزای عانکاوەن بابەتی پێکەوە ژیانی ئێوە لەگەڵ ئاینەکانی دیکە چۆنە لێرە؟ ئەوە بەڕاستی دەزانی چییە؟ ئێمە کە زیاد بووین لەم گوندی هەرمۆتەی مەساحەکەی گچکەیە هەر کەسە پەرتەی لێ کرد. یعنی ئێستا تقریبان هەنچی گوندەشی هەرمۆتە لە عانکاوەینە هەندێک هەبوو لە بەغدای هاتنەوە زۆری بەشی زۆری لە خارجە. لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک ڕووداوی ناخۆش ڕوویدا بە تایبەتی شکاندنی کۆمەڵک چێلی ئەو گۆڕستانانەی ئێوە ئەمە تا چەند ئێوەی نیگەران کردبوو؟ ئەوە نیگەران بووین بەڕاستی ئەوە دەستێکی تیرۆریستی بوو لەبەر ئەوەی ئێمە کە خەرچی کۆیە هەمووی مسەقەفە بەڕاستی ئەو شتانەمان لەکن نییە. ئێمە کە پرسە دەهات قاعە هەمووی ئیسلام دەهات زیارەتی پرسەی دەکرد لەبەر ئەوەی ئێمە بەس ئەوە دەستێکی تیرۆریستی بوو ڕوویدا. ئێستا چاچیان کرد وابزانام کاک قوبات لەسەر ئەوەی خۆی کردیە. کەواتە پەیامت بۆ کاک قوباتیە؟ بەڵێ کەواتە پەیامت بۆ کاک قوبات چییە لەسەر ئەشی کاک قوبات جارێکی دیکە گۆڕستانەکە نۆژەن دەکرێتەوە و لیژنەیەکی لێکۆڵینەوەشی پێکێنا نۆژەن کراوە و ئێستا وە نۆژەن کرایتەوە. دوێنێش یادی کەنیسەمان کردەوە ئیفتتاحی کەنیسەی دوێنێ میدیاکان هەمووی لە کەنیسەی هەرمۆتەی بوون. ئەوەل نوێژی جێژنە بوو لەو کەنیسە کرا. دەستەکان خۆش بە کاکسەڵ ئازیزی ڕەنج ئەوەی جێبیست بوون ئەمە پەیامی مەسیحیەکانی قەزای عانکاوە بوو لە شاری هەولێر وەکو خۆشیان باسییان لەوە کرد کە لە دوێنێەوە چوونەتە کەنیساکان و لەوێندەر ئەو ڕێکاری ئاینیانەی کە خۆیان هەیەە گرتویانەتە بەر و لەگەڵەوەشدا جیاواز لە جەژنەکانی خۆمان لە لای خۆمان لە جەژنی قوربان ئەبێ بەیانیان خواردن حازر بکرێ و بە تایبەتی گۆشت و قەیسی هەبێ بەڵام لە لای ئەوان دیارە بەیانەکە خواردن ئامادە ناکرێت بەڵام لە نیوەڕۆکە تۆڵی بەیانێکەش دەکەنەوە.